دەمەوێت دڵنیاییەک بدەمە دانیشتوانی سنووری پارێزگای هەولێر هیچ پێویست بەوە ناکات پەلە بکەن لە کڕین یان هیچ ئەزمەیەکی کڕین یان کەمبوونی کەلوپەلمان نییە، چونکە هەم لە مەرزی حاجی و ئۆمەران ئەو حرەکە بازرگانیە هەبووە وەکو خۆی بەردەوامە، تەنها ئێمە تەنزیممان کردووە لە ڕووی تەندروستی ڕێکمان خستووە کە سەلامەتی هاونیشتمانیان پارێزراو بێ. تەنانەت لەگەڵ پارێزگاکانی تری عراقیش لە بازگەی شێراوە ئێمە ساحەیەکمان داناوە لەوێ تەبادولی بار دەکرێت، بۆیە هەموو ئەو حرەکە بازرگانی لە قەراری وزاریش کە دوێنێدرا لە نێوان هاتوچۆی شارەکان لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ عراقیش ئێمە مەسەلەی بازرگانی ئەم حرەکە بازرگانیە بەردەوامە بێت. بۆیە داوا لە هاونیشتیمانیانەکەم لە سنووری پارێزگای هەولێر دڵنیابن لەوەی کە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی بوونی کەلوپەلەوە دۆخەکە وەکو خۆیەتی هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نهاتووە.